من هام عزیز محەممەد خوێندکار لە کۆلێژی یاسا و بەشداربووی خولی چالاکردنەوەی مێشک و یادگا گروپی حەوتەم. سەرەتا و میژۆک و زۆرێک لە خوێندکاران کێشەیەکی زۆرم هەبوو لە لەبەرکردن و هێنانەوەی زانیاریەکان و چۆنێتی لەخستنی کات و مراجعەکردن وەخۆ ئامادەکردن بۆ ئیمتیحانات کە ئەمانە کۆمەڵێک گرفتوون ڕووبەڕووم ئەبوونەوە نەم ئەتوانی دەرەجەی دڵخوازی خۆم بەدەست بێنم لە پرۆسەی خوێندندا. سەرەتای ئاشنابوونم بەم خولا لە ڕێی برایەکمەوە بوو کە ئەویش پێشتر بەشدار بوو لەم خولایە بۆ بۆی باسکردم و کە چەندێک سوودی هەیە و چەندێک توانم مێشک بەرەو پێشەوە بە بۆی بڕیارما کە بەشداری بکەم. سەرەتا کۆمەڵی تێستمان کرد بۆ سەنگاندنی مێشک و یادگەمان. من سەرەتا لە بەرکردنی دەقێکدا ئەوە بۆ ماوەی 4 سەعات خەریک بووم بەردەوام بووم تەنها توانیم لە ماوەی 4 سەعاتە جا لاپەڕێک لەبەرکەم بۆ کۆمەڵە تێستی تریش کە کۆمەڵە ژمارە لەبەرکەین یاخود بە تێکەڵاوی کۆمەڵە ژمارە و هێمە و ئاماژە کە من زۆرتیا علاوە بوو نەمەتوانی لەبەریکەم. ئەوام وردە وردە کە خولەکە کراوە و دەستمان کرد بە ڕاهێنان و وردە وردە یادگەی من و مێشکم بەرەو باشتر بوون ڕۆیشت. بۆیە ئێستا توانم لە ماوەی دەقەیەکدا لاپەڕێک لەبەرکەم و بە سیستەمی سەرەکی زۆر بە ئاسانکردن کۆمەڵێک ژمارە لەبەرکەم و ئەتوانم کۆمەڵە ژمارە و هێما لەبەرکەین. وە لەم خولایە فێری متمانە بەخۆبوونم کاتێک من جاران بە 4 سەعات ئەنجا ئەتوانی لاپەڕێک لەبەرکردنە سادە 1 دەقە جاران نەمتوانی ژمارە لەبەرکەم ئێستا بە کەمترین ماوە ئەتوانم کۆمەڵێک ژمارە لەبەرکەم بۆ سیستەمی سەرەکی لەم خولە فێری زۆر شتێک لەم خولە فێری کە تۆ تواناکانت زۆر لەوە زیاترکەن کە هەن بەڵام ئەوەیە ڕێگاکەی نەدۆزێت تاکو لە تواناکانت ئاشنابی و لەم خولە فێر ئەبیت کە ئامانجێکت دیاری کرد بەڕێوەبوو هەنگاوەکانت چەند چوو بێت هەر ئەتگەیەنێ بە ئامانجەکەت لەم خولایە فێر ئەبیت کە ئەبێت بەردەوام بێت تا گەشتن بە ئامانجەکەت. لەم خولایە توانیم لەبەرکردنی بیستنیم بەهێزتر بکەم کە ئەتوانم بە هەمان شێوە چۆن دەقێک بە 2 دەقە تۆ توانین لاپەڕێک لەبەرکەی بە هەمان شێوە توانم بە بیستنی دەنگەکەی خۆم ڕیکۆردکەمەوە و بابەتی ئەمەی لەبەر یەکەم و هەر لەم خولایە چەندین تەمرینی کەی بەهێز بۆ بەهێزکردنی سەرنج و تەرکیز و هەر لەم خولایە فێر ئەبین چۆن زانیاریەک بە زانیاریەکی ترەوە بڕکێنین تاکو بیرت بکەوێتەوە. هەر لەم خولایە کۆمەڵێ بابەتی تریش کە بریتیە لە کام خۆراکانە کە بە سوودن بیخۆی چۆن کاتەکانت ڕێک بخەیت و چۆن خۆت ئامادە بکەیت بۆ ئیمتیحانات کاتت لەڕێی دروستکردنی فلاشکارد نەخشەی زیینی کە ئەمان سوودێکی زۆریان هەیە و کاتێکی زۆری بۆ گێڕنەوە. ئاوات ئەکادمی گەورەترین ئەکادیمیای ئۆنلاینی کوردی، زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا.